باقي عندك والله ئێمە وەکو یانی وەرزشی بازیان ئامادەکاریی باشمان کرد بۆ سوپاس بۆخوا ئەنجامیشمان تقریبا وەکو پێویستە سوپاس بخوا سیاری ماگرۆ سیارەکە نەتیجەمان باش بۆ سەرکەوتوو بووین ئینشاءالله ئاماژمان ئەوەیە سەرکەوینە پلەیەک چەند ساڵێکە هەوڵ و ماندووبوونمان بۆ بگەینە پلەیەک ئێستا سوپاس بۆخوا خەریکە وردە بەرەو ئاماژەکە ڕۆ ئێستا هەنگاوێکمان بڕیوە گەشتونێتە مەرحلەی داهاتوو ئینشاءالله پێش چوارەم یاریمان گەشتونێتە مەرحلەی داهاتوو ئینشاءالله لە مەرحلەی داهاتووشا باشتر خۆمان ئامادەکەین و سەرکەوتوو بین ئینشاءالله بەداخەوە ئەمە لە سەرەتای دەوری و ئەمە دوو یاریە لە سەریەکی ئەمە خۆتان بینیتان یاریەکە لە سەرەتای یاریەکە تا کۆتایی یاریەکە 90 دقەیەمە هەموو شتێکمان کرد تەنیا گۆڵکردن نەبێ یعنی ئەمە دوو یاریە تەنها یەک فرسە لە سەرمانەچێتە گۆڵ و بۆ شێوە یاریەکە کۆتایی پێێتە 100 فرسە زیاترمان بردەتە ناو گۆڵەکەەوە خۆتان بینیتان یاریەکە تەناوە کاری ئەماوەیە گۆڵ ناکەین ئەنا وەکو یاری هەموو شتێکەکەین